بەمەبەستی گرنگیدان بە ئاڵوگۆڕی بازرگانی و ئاسانکاری بۆ هاتوچۆی گەشتیاران و ڕەخساندنی هەلیکار، حکوومەتی یاریمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران گەیشتە ڕێکەوتنی کۆتایی بۆ کردنەوەی دەواازەیەکی دیکەی سنووری لە قەزای سیدەکان. پارێزگاری هەولێر و ئورمیا لە ڕۆژانی ڕابردوو لە شارەدەی حاجی ئۆمەران بۆ زیاتر و باشترکردنی ئاڵوگۆڕی بازرگانی و کارئاسانی گەشتیاران واژۆی ڕێکەوتنێکی بسخالیان کرد. دەواازەکە ئەبێتە هەنگاوێکی باش بۆ پێشخستنی ئابووری خەڵک استادەیەکی زۆر دەکاتن خەڵک دانیشتوانی قەزای سیدەکان لە لای ئابووریەوە. هەروەها ئەگە ئەو ڕێگایانەی دەڤەری برە سیدەکان خاوێن کرانەوە و ڕێگاوبانێکی باشی هەبووە بێتە شوێنێکی گەشتیاری زۆر باشیش بۆ ناوچەکە. کێلەشین ئەو دەواازەیە هەردوو لا لەسەری ڕێکەوتون و یەکێک بوو لە خاڵە هەرە گرنگەکانی ڕێکەوتنەکەیان. چین و توێژەکانی دەڤەری برادۆست بە تامەزرۆیەکی زۆرەوە چاوەڕوانی کردنەوەی دەواازەی کێلەشین و خێر و بێرەکەی دەکەن. حکوومەتێکە قراری پێدا و بڕیاری دەرچووە ئەو دەواازەی بکرێتەوە لە سنووری عێراق و ئیرانی شتێکگەلەشی باشترین تشتە مەسلحەتە عامەل و هەم کەسێکی ئەو جا هەندی عەجەلێش لێ بکەن هەر باشترە زووتر بکرێ باشتر. قەزای سیدەکە هەموو دڵخۆش بۆ خەرکەکەی گرنگێکی زۆری هەیە لەلایەنی ئابووری گرنگی هەیە لەلایەنی گەشت و گوزار گرنگێکی زۆری هەیە لەلایەنی خەرکەکی زۆر بێکارە ئەو خەرکەش هەموو ئیسفادەی لێەکە ڕاستی دڵخۆشەشی بێحسابە بەس هیوادارن لە حکوومەت بڕەک عەجەلەی بکە لەکردنەوەکەی. زارا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و لەگەڵ گەنجێکی سیدەکان ژیانی هاوسەرگیری پێکهێناوە ئەوان زیاتر لە خەڵکی دیکە بەو بڕیاری حکوومەت دڵخۆشن و ڕایان وایە ئاسانکاری زۆری هاتوچۆیان بۆ دروست دەبێت. دەواازە کێلەشین لۆ من ڕاستی لۆمەلۆ ئافرەتینە ئیرانی ینی ژنینە ئیرانی ئاسانکاریەکی زۆرێنی نێزیک لەوانەیە پەچل دقە بگەێنەوە شنوێ لۆمە نێزیکترە زۆر پێ خۆشحاڵم خۆم پێ خۆشحاڵ دەزانم ڕاستی لۆکردنەوە و خاڵە سنووریە. بەڕاستی هەنگاوەکی زۆر گرینگە ئاسانکاریە لۆ ینی خەرچی ئێرە بە تایبەتی ئەوانەی مەقسەد خێزانیان ئیرانیە و ینی ئیشیان لەوەیە هەنگاوەکی زۆر گرینگە و زۆر دەستخۆشی لە حکوومەت یاریمی کوردستان دەکەین. قایمەقامی سیدەکانیش لەو کۆبوونەوەی بەشدار بووە کە بڕیاری کردنەوەی دەواازەی کێلەشین لێدراوە و وردەکاری بۆ زاری کرمانجی دەخاتە ڕوو. لە کۆبوونەوەی 23 مانگ لە حاجی ئۆمەران تەوەری زۆر گرنگ باسکرێک کە لەوانەکردنەوەی مەرزی کێلەشین بوو و هەنگاوەکانی کردداری تر دەستی پێکردو بۆ ئەوەی بتوانرێت لە ماوەی داهاتوودا زیاتر ڕۆشنایی هەبێت لە پێشچاوی هاوڵەکان و کەوە کارەکرێت لە بۆکردنەوەی ئەم مەرزە. لە داهاتوودا کۆبوونەوەی تر ئەبێت و شاندێک سەردانی شوێنەکانەکات و بە شێوەی کردداری ئەیان بینێت ئەو کەم و کورتیانێکەوە هەن لە داهاتوودا کە دێنە پێش هەم لە ڕووی هەرێمی کوردستان و هەمیشە لە ڕووی کۆماری ئیسلامی ئێرانەوە قسەی لەکرێت. گرنگی ئەمکردنەوەی ئەم مەرزە لە چەند ڕوویەکەوە خۆی ئەبینێتەوە هەمیان لە ڕووی بژانەوەی ئابووری بۆ ئەم ناوچەیەوە کوردستان بەگشتی و هەروە ئەبێتە هۆی ڕێخۆشکەریش بۆکردنەوەی ڕێگەی گەشتیاری چکە ماوەیەکی زۆرە بەهۆی وەزی ئەمنی یاخود بەهۆی خراپی ڕێگەوبانەکانەوە کێشەی گەشتیاری لە ناوچانەدا هەبوو پێویست نەتوانراوە لەمڕۆ ئیش بکرێت. جگە لەمەشیان ئەبێتە هۆی بژانەوەی کەرتی ئابووری لەم ناوچەیە ژمارەی جگار زۆر خەڵک لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و شوێنەکانی تر ئەتوانن کار بکەن بۆ ئەوەی داهاتوو بژێوی ژیانیان دەست بکەوێت. لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران 7 دەواازەی سنووری بوونیان هەیە، 3 لەو دەواازانە فەرمین و 4یشیان نافەرمین. ئاڵوگۆڕی بازرگانی ساڵانەی ئەم دەواازانەش بە 4 ملیار دلار دەخەملێندرێت. دوای چاوەڕوانێکی زۆر و بەرهەمداربوونی کۆبوونەوەکان و تەواوکردنی ڕێکارە یاسایی و کارگەریەکان بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا کێلەشین ببێتە دەواازە نوێیەکەی هەرێمی کوردستان و خاڵی بێکبەستنەوەی قەزای سیدەکان و شاری شنۆی ڕۆژهەڵات. بەمەش ئیدارەی سەربەخۆی سۆران بەتەنها خاوەندارەتی 3 دەواازەی سنووری لەگەڵ وڵاتانی دراوسێ دەکات. مرشید برادۆستی زاری کرمانجی سیدەکان.